بسم الله الرحمن الرحیم. من کاوە تۆفیق حەمام ناسراو بە کاوە پێنجوێنی کاندیدی ژمارەدا لە لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 بازنەی سلێمانی و سەرجەم شار و شارۆچکەکانی سەربە سلێمانی 33 ساڵە لە کاری ئیسلامیدام و دانەبراوم. ئەزمموی چاودێریکردنی وردم هەیە لە کاری ڕاگەیاندن و پەیوەندیە سیاسیەکاندا ڕۆڵی بەرچاوم هەبووە. نووسەر و ڕۆژنامەنووسم و دەرچووی بەشی ڕۆژنامەنووسیشم. لێرەوە بەڵێن دەدەم بەخوای خۆم پاشان بە ئێوەی ئازیز کە پارێزەرێکی ڕازگۆی مافەکانتان دەبم لە هەر بوارێکدا هاتە پێش. کار دەکەم بۆ نەهێشتنی گەندەڵی و ڕوبەڕووبوونەوەی بەرپرسە بازرگانەکانی دەرمان و نەهێشتنی ئیستیقلال لە نەخۆشخانە ئەهلیەکاندا. سوپاستان دەکەم بۆ متمەنەتان.